خەڵکی گوندێ ئێمینکەیە بۆ سەری چەند ساڵانە بدەست نەبوونا ئاوێت نالینن و لەو ڕژی ڕێکا سەرەکیە دۆهۆکزاویتە داخستنە کو ڕێکا سەرەکیە چتە جێنگەشت یاری نەبوونا ئاوێ ئەکژە گرفتن سەرەکیە وی خەڵکیە سەرێ چەند ساڵە ئۆف نینە نە محافظتیدە تۆرۆمە نە قۆیمقۆمیت هێت نە دۆیرە ئۆڤێت هێت خۆیک بوومە شەکی نۆکات خولی سەر عەلەمێ وەربوو ئۆڤەکی بوویکی چی نۆکان ئەڤە نەحۆڵە سەر عەلەمێتینن والله ئاو نینە بکەنە موبەریدەدا بچیک بەر موبەردێ ئەو بکەن ئەڤە حەفت ساڵە بێ ئاوین والله هەندێک گوت بابە دێتایرە سۆژینە ئاگری بەردێنە شارعی مە گوتنا ئەم ناتنە شەڕی مشکلە بەس بۆمە ئاوێ بێگە منە مەڕنە ڕێک بێت نەمە مەدرسە بێت نە خەستەمە بێت بەس ئاف شرت ئاوە خەڵکێک والله دووەکە سەری خۆش شۆن جلکێ خۆش شۆن تێنەڤە هەرەبەرێ نەحیا زاوی تەژیل جهێ خۆپیشاندانی ئامادە بوو ابنك يعني ايكش بلانت ميت هر اساسي كو خدمتها في خلقيا في جبهه ما كان يعني هنده شو اللي تاين بروجي كي چاره نابن او خلقي كون ركال امين كي نزيكي حفصات بالا نبره هشكا ساليا چي بوي هشكا ساليا برا نكاو بيدت ميت اوفيت هشك بوي دناوبەرە خۆپیشاندەر و هێزن ئەمنیدا ئالۆزی دروست بوون و بۆ چەند دەبژی بێرەکە ڕێک هاتە گرتن پاشی ڕێک هاتە ڤەکردن خەڵکی ئێمە کێژیت بێژن مە ڕێک ڤەکرد لێ ئەگەر ئاریشاوانی ئاوێ چارەسەر نەبێت دۆ خۆپیشاندان بەردەوام بن شێروان خەدر کورسان نیوز گوندێ ئێمینکێ